ئەمڕۆ باسی حاڵەتێکی کۆتۆپڕ دەکەین کە سەردانی بەشی فریاگوزاری نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی کرد. دوێنە شەو پزیشکی نەشتەجێی خولاو پەیوەندی پێوە کردین کە حاڵەتێکی هەیە لە تەواوی گەنجێکی تەمەن 35 ساڵە لە ڕێگای یاریکردنەوە دوو گۆڵیەوە زەبرێک بەر هێلکە گونەکانی کەوتووە. دەست بەجێ ئێمە گەیشتینە بەشی فریاگوزاری تەمان بە خۆشحاڵیەوە بەشی فریاگوزاری نەخۆشخانەی میهرەبانی 24 سەعات کراوەیە و هەموو پسپۆڕیاتەکانیش ئێشیگەری دەگرن لە بەشی فریاگوزاری. بە هەر حاڵ ئێمە کە گەیشتینە بەشی فریاگوزاری و نەخۆشەکەمان پشکنین بۆ کرد و سۆنەرمان بۆی کرد دەرکەوت خوێنێکی زۆر کۆبووەتەوە لە دەوروپشتی هێلکەگونی لای ڕاستی. بۆیە بڕیارماندا نەشتەرگەری بۆ بکەین. نەشتەرگەریەکە لە ڕێگای بەنجی نیوە بوو. نەخۆشەکە دوای ئەوەی کە نەشتەرگەریمان بۆی کرد ئەو خوێنەمان هەمووی دەرهێنا لە دەوروپشتی هێلکەگونی. طبعاً زۆر گرنگە ئەو نەشتەرگەریە لە چەند زووتر بکرێ باشترە لەبەر ئەوەی دەرئەنجام ئەگەری هەیە ببێتە هۆکارێ بۆ هەوکردنی هێلکەگونەکە و جاری واش هەیە هێلکەگونەکە لە دەستەدا و یان ئازارێکی درێژخایانی بۆ دروستەکات. سوپاس بۆخوا نەشتەرگەریەکە بە سەرکەوتووی بۆمان ئەنجامدا و خوێنەکەمان هەمووی دەرێنا و هێلکەگونەکەمان لەو ماکانی کە باسمان کرد ڕزگار کردووە. پەیامم لێرە ئەوەیە هەر کات هەر چارەخوازێک زەبرێک بەر هێلکەگونەکانی کەوت باشتر وایە بە زووترین کات سەردانی بەشی فریاگوزاری بکات بۆ ئەوەی چارەسەری تەواوی بۆ بکرێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی